ئەی تەفۆ لەکوێیە؟ مێچ خۆت بە تەفۆ سەرقاڵ مەکە، مۆڵەتم داوەتێ. چارەیکە بەڵام تۆمەیکە بە پیاوی دەرەوە بیکە، باملی خۆمان نەگرێتەوە. باشە، بەڵام بۆ ئێستا ئەواتیوە پیاوی پاک دەرنەچوو؟ پاکە، چونکە بە پاچی هەموو شتێکی لەدەست دەرهێنا. ئەرێ وەڵڵا، بەڵام شتێکی دەوێت کە وا بکوازی لێبێنێ، نەهێڵێ نزیکی بێتەوە. هەر لەبەر چاوی خۆم ئەوی برد. هەتیوەی پاکە، بەڵام من کەسێکی سەلامەت نیم. چارەسەریانکە. کاری تۆ ئەوەیە هەر شتێکیان یەکە بە یەکە بگری. ئەمانە وەکو ئاژەڵوان، کاتێک بەیەکەوە قۆڵیان لەناو قۆڵی یەکترە، گەر بە تەنیا بیان قرتێنی ژیانیان دەسووتێ. لە خۆمەوە دەزانم. دەتەوێت ئەوان پیر بن ئینجا بیان کوژی، ها کوڕە؟ پیاوەکان بنێرە بیان کوژن بیان قرتێنن تەواویان کەندەی. ئەی تۆ کاکە بۆ کارێکی تر خۆی ئامادە کردووە. هەلو جەنگۆ، شتێک هەیە پێم نەوتووی، لەوە باشتر دەیکەم. گەربەی پیشانە چونکە تەنیایی بۆ یەکەم کەسیان بلیتی بڵیوە. ئەرێ کوڕم، ئێرە لەکوێ دۆزیوەتەوە؟ با ئۆتێلەکە لێرە دروستکەین، پارەیەکی زۆر کەمتری تێدەچی لێرە، ها؟ دەی بابزانی چی دەوێ؟ وەرە لێرە دانیشە. علی تااقەتی یاری شتوام نییە، کارم هەیە ئێرەش دەڵێ بەفرە ڕاق بوومەوە. فێڵباز! ئەوە چ دەکەی کوڕە؟ دانیشە! دانیشە! آخر تۆ پیاوی کوڕە؟ علی هەر کەسێک شتێکی پێوتبی هەمووی درۆیە، من ئەوەشیان درۆیە؟ چونکە دێوەزمەی حەشارگەکە تەنها هاواری هەی فێڵبازی کە ئاخیرەکەی منیشت فرۆش دەدوست منیش بنێرێتە نیشت عومەر وانە؟ چارێک بەس نەبوو کوڕە؟ تۆ خیانەت لە هەموو کەسێک دەکەی. فێڵباز بتکوژم ئێستا کوڕە؟ هەر ئێستا دەتکوژم. علی 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 تۆ چێ هەڵدەخەڵەتێنی؟ ها؟ من جەنگیز، تۆش علی. تۆ دەتوانی هەموو کەسێک بکوژی، بەڵام ناتوانی من بکوژی. لۆ تو چی؟ چونکە من دواشتم کە لە عومەرەوە بۆ تۆ ماومەتەوە. ڕاست دەڵێ، دەستمت ئاشکرا کرد، چی بڵێ؟ من تۆ ناکوشم،
بەڵام ئەو دەتکوژێ. زاوە کوڕم کاتە تۆ دەمت دەکردەوە تامەمەی شیر دەناو دەمی بنێن منە و کاتە شەیتانم بە پێپەتی دەناردەوە ماڵەوە. علی کاکە هەرچی بڵێ درۆیە ئەو کاسەدەهی من نییە. باشە بۆچی لەسەر ئەوەندە ڕەتت کردەوە ها؟ کوڕم پێ دەڵێم عاقڵ بیمە بەڵام تۆ جێم لێ ناگری. علی بێگومان دەگیرمە چی بکەم؟ خۆم دەپارێزم تۆ من ناناسی؟ من تۆ دەناسم باشیش دەناسم. بۆست تۆ پیاوکوژنی سەردار. تۆ پیا هەڵخەڵەتێنێری سەردار. تۆ پیاوکوژنی؟ هەروەیە بەزە و جارە دەیگوژم اینجا دێم و هەڵی دەخەڵەتێنم هەموو شتێکت دەبەم جەنگیز هەموو شتێک هەروەهانەوەکەم ئەو کەوەی ناو قەفەزی منە. نا هەرگیز لە کوڕەکەم دوور بە. یەکەم جار ماڵ پێویستی بەوا کەچی ڕاستەقینە هەیە وانە جەنگیز باوکێککە بتوانی بەڕاستی بژی وانە یەکەم جار بەهار دەبەمە لای خۆم کاتێوان دەبینی ئەی شەنیش دێتە لام اینجا هەموو شتانێ بەدەستت هێناوە بێنە بەرچاوی خۆت چۆن هەمووی دەنووسم جەنگیز. علی بۆچی وەستاوی دە شتێک بکە دەیوێت کار بە بەهاریش کە شتێک بکە دەیکەم. ئەو چت کرد علی ئێمە وارەک دەکەوت بووین. سەیرێ و دەمامسانە کە پڕ بەدەستیانە وەڵا زۆر بە مشکوفشی لە دەچن. حەز دەکەم کۆتاییەکەی بینم دەی. بێگومان وایە علیت بۆ لای خۆت ڕاکێشاوە تا کاسەتەکەی نیشان بدەیت هەر بۆیە شاتوتە ئێرە. کاسێتەکە شارد بووە بۆچی چونکە بەڵگەیە تاگە ڕۆژێک شتێک ئاشکرا بوو هەموو ئاگرەکە لە علی بەردەی. ئەو کاسەتە لە جان وەرگردوانیە کێ دەزانێت تۆ لەکەی ئەو منداڵەت خەڵەفاندووە. بۆچی ئەو کاسەتە تازە ئاشکرا دەبی جەنگیز بۆچی تازە؟ ئۆف ئەرێوە چی ئەوەندەی دەرێن دەب دەبی تەقین بابە بیتەقینن. کاسەتەکەت کۆپی کردو تاکو بیکەیتە گەرنتی ژیانت تا علی نەتکوژێ ها؟ لەگەڵ شەریش وەستان باش نییە گوێزەکانت هەموو لای خۆت خەزم کردووە تا لە کاتی پێویستدا مەبەست جارێ لە ناوبردنی من نییە. تۆ یەکەم جار بەکاری دێنی اینجا مرۆڤەکانە ناو دەبیت. تۆ بە دوای یاریەکی ترەوەی. تۆ لە خۆڕا بکو ماڵت ناخەیتە بەردەستی کەس جەنگیز. تۆ بەلا شاورێتی کەس ناکەیت جەنگیز. ئەسڵەن تۆ بە دوای چی وەی جەنگیز؟ یانی دەمێکە چاودێریمان دەکەیت. چی دەوێت سەردار بڵێ بزانم. ئەوەی کە تۆ دەتەوێ ئەزەل. کوڕە لە کوڕە جێلەکەم گەرەوەی ناودەست و گیانت بدەیت ئێمە دەبێ بۆ خۆداوە ڕق بوەستی چۆنە؟ ها ئێستا بەڕاستی گەشتی ها لەگەڵ تۆ دوای قسە دەکەیت. تۆ وا دەزانی ئەوە بە ئاسانی دەتوانی و ئەزەرە ترسناکە بگری؟ ئەوە خواردنی تۆ نییە. گەر یەک بگرینەوە دەتوانین بیخۆین. ئەمە چۆن دەکرێت؟ ئەو پیاوە خاڵی لاوازی نییە. بابزام لێی دەکۆڵمەوە بە شێوازی خۆم بەڵکو منەوە شتە ببینم کە ئێوە نەتان بینیوە. نابێ ئەو هاوڕێی منە. ئاخرە و پیاوە تاکە کەسێکە متمانی بە من هەبێ. یەکەم نییە جەنگیز دووەمە. علی گەر سەردار بەتەمای ئەوە بێ پلان دابنی و ئەزە لە ژیانی مەکاتە دەرەوە چی دەڵێ؟ علی دەڵێم دوا دەکەوین دەڵێم لەگەڵتان پاڵکەوێ ئیتر ناخەوێتەوە ئەوەندە دەڵێم ئیتر لە من دوورکەونەوە و هیچی تریش نا.